بەڵێ بەداخەوە وەک ڕۆژانی دیکە ئەمڕۆژ لە زۆرینەی وڵاتان تەشەنەکە و هەموو ڕۆژێک ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO راپۆرتێکی ڕۆژانە بڵاو دەکاتەوە واتە راپۆرتێک لەسەر دۆخی ڤایرۆسەکە لەو ڕۆژەدا گەشتۆ بەچی و کوێی تر توش بووە ئەوەی کە ئەمڕۆ بڵاوی کردەوە ئەم ئێوارەیە بڵاوی کردەوە باز لەوە دەکات لە چەند وڵاتێکی نوێ وەک جامایکا کۆنگۆ و چەند وڵاتێکی دیکەیە کەیسی توش بوو واتە یەکەمین کەیسیان تۆمار کردووە ئەمەش ئەوە دەگەیەنێت کە ڤایرۆسەکە بە تەواوی بۆتە ڤایرۆسێکی جیهانی و هەموو وڵاتانی جیهان دەگرێتەوە هیچ وڵاتێکی جیهان لە ئەماندانە هەر لە بەرەمەشەکە بەڕەسمی بە پاندێمیک دەستنیشانیان کرد پاندێمیک زاراوەیەکی پزیشکیە واتە پەتایە کە دەبێتە پەتایەکی جیهانی بە هەموو جیهاندا بڵاو دەبێتەوە هەروەها ڕەنگە ئەم پەتایە لە ساڵانی داهاتوودا وەک چۆن ئێستا ئەنفلۆنزای باڵندە یاخود بەراز H1N1 بۆتە پەتایەکی وەرزی لە وەرزی زستاندا بە تایبەتی بەردەوام بڵاو دەبێتەوە ڕەنگە کۆڕۆنای ژوای لێبێت بە هەر حاڵ ئێستا بۆتە پەتایەکی جیهانی و ئەوەی تێبینی دەکرێت زیاتر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردووە ئیتالیا هەمومان دەزانین کە بارودۆخی زۆر خراپە هەروەها وڵاتانی دیکەش بە جۆرێک زۆرینەی چالاکیە وەرزشیەکان ڕاگیراون چالاکیە وەرزشە فەرمیەکانیش بۆیە من یە قسە دەکەم لێرەدا ئێمە هیچمان لە وڵاتانی ئەوروپا لە ئیتالیا لە ئێران زیاتر نییە ئەگەر کەمتریش نەبین بە دڵنیاییەوە لە زۆرینەی ڕووەکانەوە هەم هۆشیاری هەم تۆکمەی سیستەمی تەندروستیمان لەوان کەمترین بۆیە پێویستە کاتێک وڵاتانی ئەوروپا دەبینین بەو شێوەیە تەشەنە دەکات ئێمە زیاتر وریای خۆمان بین ڕێنمایەکان جێبەجێ زۆر باشە کەواتە هەنگاوەکانی دۆزینەوەی چارەسەر بۆ ڤایرۆسەکە بەچی گەیشتووە لە کاتێکدا هەروەک جەنابتان ئاماژەت پێدا کە ڤایرۆسەکە بووە بە ڤایرۆسێک یاخود بە پەتایەکی جیهانی هەموو جیهانی گرتوتەوە بەڵێ تا ئێستا هەر وڵاتێک لای خۆیەوە خەریکی لە کۆڵینەوەیە ڤایرۆسەکە لەسەر ئاژەڵ تاقی دەکاتەوە دەیانەوەی لە کۆڵینەوە بکەن بە دڵنیای ئەمەش کاتی دەوێت تاوەکو لەسەر مرۆڤیش تاقی بکرێتەوە تا چەند بزان ئەو ڤاکسینانەی کە بەدەستیانەوەیە سەرکەوتووە لەمەشدا عادەتەن پشت بەو ڤاکسینانە دەبەستن کە پێشووتر بۆ ڤایرۆسی HIV و ڤایرۆسەکانی دیکە دروستیان کردووە بەڵام کاتی دەوێت بەڕاستی ڕەنگە چەند مانگێکی دیکەی بوێت تاوەکو دەکەوێتە بەردەست بەڵام تا ئێستا بە فەرمی هیچ ڤاکسینێک نەدۆزراوەتەوە کە کاری پێ بکرێت زۆر باشە کەمێک پێشتر بەشی هەواڵی کەناڵی ئاسمانی پەیام زانیاری ئەوەی پێگەیشت کە تەندروستی کەرکووک ئاماژەی بەوە داوە سەرجەم توشبوانی کۆرۆنا لە شارەکە چاک بوونەتەوە بە بڕوای تۆ هەرێمی کوردستان ڤایرۆسەکە تێیدا لەوە زیاتر تەشەنە دەکات یاخودنا بەڵێ ئێمە تا ئێستش گرفتمان لەگەڵ چاکبوونەوە نەبووە هەمومان دەزانین ڕاستە ڤایرۆسەکە مەترسێکی گەورەی هەیە و من هیچ لەگەڵ ئەوایانیم زۆرینەی پزیشکانیش لەگەڵ ئەوە دانین کە بە هەڵامەتێکی ئاسایی ناو ببرێ بە بیانووی ئەوەی کە نابێ خەڵک بترسێنرێت چونکە بەڕاستی ئەمە ئیهمالی زیاترەکە و ڤایرۆسەکە وەک پەتایەکی ئاسایی نییە بەڕاستی مەترسی هەیە چونکە بڵاوبوونەوەیکی خێرا بڵاو دەبێتەوە ئەگەر من وەک گەنجێک یاخود منداڵێکی بچووک بیگرێت و گرفتی بۆ دروست نەکا بەڵام تاوەکو من چاک دەبمەوە تاوەکو پێم دەزانرێت تاوەکو جا دەکرێمەوە تاوەکو چاک دەبمەوە ڕەنگە سەدان کەسی دیکە توش بکەم لەم سەدان کەسە خۆ دە کەسی تێدایە نەخۆشی درێژخایانی هەیە یاخود تەمەنی زۆرە ئەگەر وا بێت زۆر بڵاو ببێتەوە هەرچەندە چاکبوونەوە جەنابەت ئاماژەت پێکرد لە کەرکووک زۆرینیان باش بوونەتەوە پێمان خۆشە الحەمدوللا بەڵام ئێمە گرفتمان لەگەڵ ئەم بڵاوبوونەوەیە ئەگەر هۆشیاریەکان جێبەجێ نەکرێ ڕێنمایەکان جێبەجێ نەکرێ کەسانێکی زۆر دەبنە قوربانی و بەو هیواین واژ نەبێت زۆر باشە ئەمڕۆ یەکە ئیداریەکانی پارێزگاکان کۆمەڵێک ڕێنماییان بڵاو کردەوە وەک بەرگرتنی زیاتر لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە نمونەی داخستنی چایخانە و کافتریاکان و قەدەغەکردنی هاتوچۆ لە نێوان پارێزگاکان پێت وایە هاوڵاتیان هاوکاری تیمە تەندروستیەکان دەکەن و ئەرکی هاوڵاتیان لەم قۆناغەدا چییە؟ بەڵێ بەڕاستی ئێمە کە توندکردنەوەی ڕێوشوێنەکانمان دەبینی کە پزیشکانمان دەبینی ڕێنمایان بڵاو دەکردەوە بەرنامەی لەسەر دەکرێت لە تیڤیەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەمووی هۆشداری دەدات بەڕاستی کاتی هەندێک کۆبوونەوەمان دەبینی لە چایخانەیەک یاخود لە بازار لە جێگایەکی دیکە وامان ینی پێمان وایە ئەمە ڕاستیە ئەڵێ ڕێسەکە دەبێتەوە بەخوری زۆرمان پێ ناخۆشە کە ئەم هەموو ڕێگا و شوێنە گیراوەتە بەر کولفەیەکی باشی دەوێت لە ڕووی ئابووریەوە وڵاتمان زەرەرهێنێ بەڵام هێشتا لە هەندێک جێگا وەک دەڵێ لە کوردەواری مێشێک میوانی نییە ئەمەمان زۆر پێ ناخۆش بوو ئەم ڕێکارانی کە جەنابەت باست کرد زۆر ڕێکارێکی باشن و پێویست بوو زووتریش ئەنجام بدرێ ڕەنگە لەمە زیاتریش پێویست بکە سەرنج بدەن لە هەر گرفتێکدا نەک هەر گرفتی تەندروستی ئەگەر زوو بەدەمیەوە بچیت زوو گرفتەکە کۆنتترۆل بکەی ڕەنگە ڕێکاری تونترت نەوێ بەڵام بەداخەوە ئێستا لە بەرەوەی لە ناوشاری سلێمانی و هەولێر
کەیس تۆمار کراوە کە پێشووتر ئەم کەیسانە لە ناو خەڵکدا بوون بۆیە پێویستە هەمووەمانە بگیرێتە بەر چونکە هیچ کەسێک ئەمان نییە سا لە شاردا بۆ ئەوەی ڕێگە لە تەشەنەکردنی بگیرێ کە ئینشاءڵڵا پێویستمان بە ڕێکاری تونتر و لە بارودۆخی قورستر نەبێ. زۆر باشە کاک دکتۆر، ئەوە وەک ئەوەی کە هاتوچۆی نێوان شارەکان و بەریەککەوتنی هاوڵاتیان لە دەرەوە باسمان کرد بینە ناو خێزانەکان بڕۆینە ژوورەوە بۆ ناو ماڵەکان چی پێویستە خێزانێک لە نێوخۆی خۆیدا ئەنجامی بدا؟ زۆرترین هیمەتی خێزانەکان لەسەر چی چڕ بکرێتەوە لە ناو خۆی خێزاندا؟ بەڵێ بە دڵنیاییەوە پێشووتریش من باسم کردووە ئێستا ڕێنمایەکانی خۆپاراستن هەر هاوڵاتێکی خۆمان لە ماڵەکەی خۆیەوە هەر کەسێک لە ئەندامانی خێزانەکەی ڕەنگە وەک من لەبەری بێت کە ڕێکارەکانی خۆپارێزی چیە هێندە بڵاو کراوەتەوە هێندە بینیوێتی لە تۆڕی کۆمەڵایەتی یاخود لە تیڤەکانەوە لەسەر هەر تاکێکی خێزانە ڕێنمایەکان بە دروستی وەک خۆی جێبەجێ بکە. هەروەها ئەو هێڵی زەرد و بڵێن پرتەقاڵی و سوورەی کە ئێستا بڵاو کراوە جێبەجێ دەکرێت لە مەودووە هەمووی گرنگی پێ بدە ئەگەر هەر ئەندامێکی خێزانەکە پەیوەندی لەگەڵ کەسێکی گومان لێکراو هەبووە یاخود کەسێک دەبینێت کە گومان لێکراوە یاخود هەندێک لە نیشانەکانی تێدایە باشترین شت ئەوەیە لە خێزانەکەی خۆتەوە دەست پێ بکەیت. وەک گوتم پێشووتریش ئەگەر حکومەت هەموو ڕێکارەکان جێبەجێ بکە وەزارەتی تەندروستی نەخۆشخانەکان پزیشکان ئەگەر هاوڵاتی هاوکار نەبێت بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵکردن سەرکەوتوو نابێت. بە ئاماژە بە خاڵێکی دیکە بدەم لەمەوە کە وردە لە چین کەم بووەتەوە تەنانەت لەم چەند ڕۆژەدا 26 نەخۆش تۆمار کراوە. ئەمە مانای چارەسەر نییە لە چین چارەسەر هەروەک خۆیەتی سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکە تاوەکو ئێستا هیچ شتێک نەگۆڕاوە لە چارەسەر ئەوان چارەسەریان نەدۆزیوەتەوە ئەوان تەنها لەو خاڵەدا گرنگیان پێداوە کە جەنابەت ئاماژەت پێکرد هەر یەکە لای خۆیەوە خێزانەکان گرنگیان بە خۆپارێزی داوە کەس ناڕواتە دەرەوە شارێک بۆ شارێکی دیکە هاتوچۆ ناکە و گرنگترین بەردی بناغی خۆپارێزی لە ئێستادا بریتە لەوەی کە لە ماڵەکان بمێنینەوە نەڕۆینە دەرەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هاوکار کە لەسەر دوایین هەنگاوەکانی خۆپارێزی و بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا یاخود ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵمان بووی.